ڕوکنەکان ئەگەر بە نەفامی نەتکرد بێ، ئەگەر بە عەمدەن نەتکرد بێ، ئەگەر جەهل بێ، ئەگەر سەهو بێ، بە نەزانینش نەتکرد بێ، ئەو نوێژە هەر بەتاڵە، ئەو نوێژە هەر بەتاڵە، بەڵکو دەبێ ئەو ڕکعاتە یاخود ئەو ڕوکنە دەبێت جێبەجێ بکەیت. لێرە پرسیارێک هەیە، ئەگەر کەسێک لە ڕکاتی دووەمە یاخود با بڵێن لە ڕکاتی سێمە کاتێک چووە سوژدە بیری کردەوە لە ڕکاتی دووەم یەک سوژدەی بردووە، غێر هەر ڕکاتێک چەند سوژدەی هەیە؟ دوو. لە ڕکاتی سێم ئەو لە سوژدەیە هاتەوە بیری یەک جا سوژدەی بردووە، کەواتە ڕوکنێکی نوقسانە. ئەمە چی ئەکات؟ پرسیارەکەم ها؟ ئافرین. ڕکاتی دووەم یەکسەر لەو غەکەیتەوە تەواو، وەکەئەنەما تۆ ئێستا لە ڕکاتی چەندەمەی؟ لە ڕکاتی دووەمەی، لەو غێکەیتەوە. بۆ چونکە لە سوژدەیە هاتەوە بیرت فعلا لەو موڵتینە لەو شوێنەیە تۆ سوژدەیەکت نەبردووە، یەکسەر ڕکاتی دووەم لەو غەبێتەوە، بەردەوامە بی لەسەر نوێژەکەت، بەڵام بەر لەوەی سەلام دەیتەوە دوو سوژدەی سەوا بێت. معلومە؟ باشە. پرسیارەکە بە شێوازێتر، لە ڕکاتی سێمە گەیشتمە سوژدە، لە ناو سوژدەیە هاتە بیرم ڕوکوعم نەبردووە یان سوورەتی فاتیحام نەخوێندووە، ئەی ئەمەیان چی یەکەم؟ ئەو ڕکاتە لەو غەکەمەوە ئاگادار بە، لەو غی ناکەیتەوە، چونکە مادەم لە ناو ڕکاتەکەیە خودی ڕکاتەکە هاتە بیرت یەکسەر هەڵەسیتەوە بۆ ئەو شوێنە. یاین بۆ نمونە تۆ سوورەتی فاتیحا لە بیر چوو، لە سوژدەیە هاتە بیر، یەکسەر ئەگەڕێتەوە بەناو سوورەتی فاتیحا لێەوە دەست پێکەیتەوە، نوێژەکەت تەواوەکەی پێشەوەی سەلام دەیتەوە دوو سوژدەی سەوا بێت. یعنی ئەمە وەکو واجبات نییە بڵێ وەڵا نەمزانی و ئاگام لێی نەبوو لە بیرم چوو دەیوەرە دوو سوژدە بەرەو تەواو، نە، ئەبێ بیهێنی، ئەبێ بیهێنی. بەڵام هەندێک ڕوکن هەیە فایدە ناکە لەگەڵیا ئەو ڕکاتە بکە یان نەیکەی، وەکو تەکبیرەی ئیحرام، یەکەم تەکبیرە کە نوێژە بەستی ئەڵڵاهو ئەکبەر، لە ڕکاتی سێم هاتە بیرت وڵی تەکبیرەی ئیحرام نەکردووە، ئەو نوێژە حوکمی چییە؟ ئەو نوێژە کامل کۆتایی پێدێ و نوێژەکەتە بڕی لە سەنەوە بێ نوێژەکەت بکەیت، لە سەنەوە دەبێ نوێژەکەت بکەیت.